یەکێک لەو بیانوانەی حکوومەت ڕۆژانە بۆ هاوڵاتیان و ڕاگەیاندکاران دووبارەی دەکاتەوە دەڵێت قەیرانە. هاوڵاتیانیش دەڵێن لە ئێستادا حکوومەت دەست بۆ هیچ چاکسازیەک نابەت بە بیانووی وشەی قەیران. تەماشا دەکەی لە کوردستان ئەوە چەندین ساڵ ئەو ڕێگەوبانە لە هەرێمی کوردستان لەم شارانەدا هەر دەڵێن قەیرانە و ڕێگەکان چارەسەر نەکراوە. داواکاریمان لە حکوومەت هەرێمی کوردستانەیە بەڕاستی ئاورێکی جدی لەمانە بدەتەوە. ئەم پرۆژانە پێویستی بە ئەوەیە کە چاکرێتن قەیران با ڕێگریش بین، بەڵام ئەوانە پێویستە لە هەرێمی کوردستان شتانە زۆر پێویستە کە بکرێتن. حکوومەت بە ناوی وشەی قەیرانەوە هیچ چاکسازیەشی نییە. ئەمڕۆکە لە هەموو جێگایە کە دەبینی خەڵکەکە هەمووی بێکارە، هیچ چاکسازیەک نییە، هیچ قەیرانێک نییە، بەڵام حکوومەت وای لێ کردووە کە قەیران لە ناو خەڵک زۆر بی و بەڵاو تۆ ئێستا دەبینین گەنجەکانمان هەموو تەواویان کرد و کەس تەعین نەبوو، هەموو بێکارن و بێشۆڵن و بازار نەما و داوا لە حکوومەت دەکەین ئەو قەیرانەی نێلیت تاکەی ئەو قەیرانە بەردەوام دەبیتن. داوا لێتان دەکەین لە هەموو لایەنێک ئەو قەیرانەیە چاک بیت لۆ خەڵکی دا خەڵکەکە بۆ خۆی ژیانێک باتە سەری. والله ژیانی خەڵک چییە؟ بەخوا دەدینی خەڵک ژیانی خەڵک چتوێ هەمی ڕاوەستە کا خەڵک کا خۆشی خەڵک ڕاوەستە عقلی ڕاوەستە خەڵک نزانی چ بکە نانێت وەرە بڕۆنە خەڵک چ دەکە نانی چت بلێمە ئارێ وەڵڵا. چاودێرێکی سیاسیش دەڵێت لەم ماوەیەدا بە بیانووی وشەی قەیران زۆرترین گەندەڵیان ئەنجامداوە و ئەم وشەیە ژوای کردووە گەندێڵەکانی حکوومەت ئاشکرا نەبێت و داپۆسرێت. بەڕاستی فرسەتێکی زۆر باشە بۆ حکوومەت هەرێمی کوردستان بە ناوی قەیران هەموو پرۆژەکانی ڕاگرتووە بگرە ئێستا ئاسانکاری بۆ گەندەری کرایە دەرگای گەندەریەوە ئەوەی کە بە ناوی پرۆژە نەمایە ئێستا هاوڵاتیان نەک باسی پرۆژە دەکات نەک باشی خزمەتگوزار دەکەن تەنها باسی موچە و مافی سەرەتای خۆی دەکاتن. بۆیە پێویستە حکوومەت چارەسەرێک بۆ ئەم پرۆژانە بدینتەوە. ئەو قەیرانە کە حکوومەت دەرێتن ئێستا بەرمێنی نەوت لە سەروی $50 ئێستا نەوتمان لە پێشان جارانە جاری پێشان نەوت لە حکوومەتی مرکزیۆ دڕۆژ ئێزا بە خۆمان ئەو نەوتە دەفرۆشین و داهاتەکەشی دیار نییە. بۆیە پێویستە ئەو قەیرانەیە چارەسەر بکرێت و گەندەریش بنبڕ بکرێت. سەدان پرۆژە لە کار وەستاوە و سەدان خوێندکار کۆلی تەواو کردو دانەمەزراوە و سەدان گەنجی ئەم وڵاتە بە دوای کار دەگەڕێن کاریان بەدەست ناکەوێت و بە هەزاران کێشە و گرف لەم وڵاتەدا هەیە و تاکو ئێستا چارەسەر نەکراوە. وەڵامی هەموو ئەمانەش وشەی قەیرانە. محەممەد جەلیل کەناڵی بادیناسات بەردەڕەش.